دەچینە شاری سنە لە شاری سنە لە زانکۆی ئێستا بۆ باسەکەم لە هۆڵی زانکۆی علمی کاربردی وەرکشۆپێک بڵێ لەبارەی چیەوە ئامادەکراوە. وەرکشۆپەکە لەبارەی دروستکردنی بەشی ناوەی ئامەری میوزیکی کەمانچەیە کە بێگومان ئەمەشوەکو هەنگاوێک و دەست پێشخەریەک لە بواری هونەردا دانرێت و ئێمە بڕگەیەکمان بۆ ئامادە کردوون کە لە نێو وەرکشۆپەکەدا گفتوگۆکرێت لەبارەی ئەم بابەتە و هەروەها لەلایەن ئامادەبوانەوە. اینجا هنوز خط نمیدم أصلا فكرنا كدو موقعيتي بين الزندگية كصعب كم حتى امتحاني كم ساسي يعني رفيقي كانوا أيان ويدخل علاقة يعني هز بس ساسي من أمود علاقة مني وأنجامي نامو رجع كلت امتحانه كم تاوي ك يكيلو ستة كانوا تيان كتجربة جالب أتعني بأجر شركة بكين وترغيب ومو شركتهم كردودي واقعا دنيا يكترى وواقعا جالب جذاب. حالا ما اینجا چیکار می‌کنیم؟ یکی هست که اول بار در این کارگاه شرکت کردیم. مثلا روند ساخت ویولون تا الان اصلا نیازانستیم. فازانستیم که ساز ویولون سازی که مثلا ساخت ایتالیا است، ریشه ایتالیاییه ولی خود نیازانستیم که ایرانیش اتانه مثلا ساز با کیفیت ایتالیایی بسازیم. من فرزاد شالپوش سازنده ویولون لسال 1393 و تا سال 2015 دستم کرد با فێربوونی دروستکردنی ئامێری ویولۆن بە شێوەیەکی ئاکادمیک هەرو شێوەیەکە لە بهترین و مهمترین مەدارس ڤیۆلۆنسازی دنیا وەکو شارە کرێمۆنا کە مرکز ڤیۆلۆنسازی دنیاست هەر بەر ئەساس ئەو بەتەوزیە لە کارم کردووە. حەزم کرد هەرو ڕێوڕەوەشێک کە خۆم پێشم کرد بۆ بەپێی ڕازیبوون ئەو کەسانە کە لە تەک نەوازەندە لە مهمێک کە تەک سازەکانم من ژەنیانەوە لێ ڕازی بوونە و زانیم کە مەسیری دروستێکم پێش کردووە و نەتیجەی کار نەتیجەی ڕازی کۆنەندەیەک بووە. هەرو ڕەبشمەتوودا بێم وە کەسانێک کە حەزیان لەم هونەرەیە و ئەپەزیرن کە ئەشەی ڤیۆلۆن لە ڕێگەی ئاکادمیک فێربن فێرکەم و لە شارە لە مختلف ئێران ئەمەوێ ئەم وەرکشاپە دابنم کە ستارتی حەزم کرد لە شاری سنە بێت شارە خەلاقە موسیقیە و ئێرە خۆشبەختانە ئستعدادی لە بسیار فرێکی هەست مخصوصا بعد از اینکه من ورکشاپم برگزار کرد زانیم که بسیار مستعدن بۆ ئەوەی کە ئەم هونەرە فێر بن. ئەمان فرەتوانیان کە ئەو تەجروبەکرد خۆیانە کە ساڵها توولیکی شاردەکە گەیگن بەم تەجروبە واقعاً لە قاڵبێک کارگایەکە بیدەنە نیشانێک و تەجروبەکان بە نەزەر سفرە عالی بوو فرە بەژەم و کارگەرمان دروست کرد کە وشتی عالی دەکات. یک سری مقالم خوندو لبابا اکوستیک ویولون لبابا رنگ ویولون انتخاب متریال
لدانشگری برتر دنیا و مقالات نووسیا و ئاغای شاڵپوش دقیقاً خەریکن هەرو مەباحثت مەطرحەکەن ساسەکەوتە بەبەحثە ڕۆژە دنیای مەدارەسی ڤیۆلۆنسازی ئەمریکا و ئەوروپا هەمخانی هێزە مەطەڵەبەکە. مخام دانشجوی رشته موسیقیم ساز تخصصیم اوده من لفيولونا واقعا سورپرایز بود بخوالك عالی بود شتك تایبت بود امکان صلى صديق اسكا فيولونا دامهم بتوجه قشنگ شرح الشكل